پرسی دادگایکردنی دزی سەدا هۆکارەکان و ئەوەی کە دەوترێت کەسانی دیکەی لە پشتە یاخودنا ئەوەی هەندێکی کەس چاودێرانی سیاسی دەڵێن بۆ پەردەپۆشکردنی پرسی دیکەیە ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەباس جەبوری بەڕێوەبەری ناوەندی ڕافت بۆ توێژینەوە استراتیژیەکان. دکتۆر سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. هەندێک لە چاودێرانی سیاسی ئەڵێن باسکردنی زۆری ئەم پرسەی دزی سەدا بۆ شاردنەوەی هەنێک دۆخی دیکەی عێراقە کە زۆر خراپە بەڵام دەیانەوێت بەم پرسە پەردەپۆشی بکەن بۆ چوونیەوە چی؟ بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە جەماوەری کوردستان 24 بەڕێز. ئەم دۆسیە بەشێکە لە سیستەمی گەنداڵی کە لە عێراقەیە ئەمڕۆ سیستەمێکی بەربڵاو هەیە. ئەو سیستەمە لە ڕاستیدا چەندین پەل و پۆی جیاوازی هەیە کە هەمویان دزین لە ساڵی 2023 تا ئێستا چەندین دزی کراون. ئێستا کە باسی دزی سەدا دەکرێت ئەو دزیە ئەگەر بینە سەرواقعەکە چەندین جۆری دیکەی دزیکردن لە بەقەبارەی دزی سەدا و گەورەتریش لە دزی سەدا هەن. بەڵام ئەمڕۆ ئەو بابەتە زیاتر لەبەر ئاشکرابوونی بابەتەکە چەندین قسە و باسی لەبارەیەوە دەکرێت چونکە ئاماژەکانی باڕوونی دەرکەوتن. ئەگەر نا چەندین دزی دیکە لە ژێر پەردەی حەزب و لانە سیاسیەکان ئەنجام دراون. ئێستا لە ڕێگەی کە کەناڵە بەڕێزەکانەوە من دەڵێم ئەگەر ئێستا ئەمڕۆ ئێمە باسی نورزهێر بکەین. نورزهێر لە دوبای پارێزەرکە پێی گوتووە کە هەموو کەیسەکانی سەرناوی ئەو یەکرایی بکرێتەوە. من ئەگەر ئەو دیدارم لەگەڵ ئێوەتان تەواو بوو من هەموو بەڵگەکانیش بۆتان دەنێرم. ئەمە بەشێکە لەو هەموو دزیە گەورانەی کە پێشتر کراون و کە چۆن چەندین دزی دیکە حکم دراون و دواتر گوازراونەتەوە بە ئازاد کراون بە وەکالەت و دواتر گەشتی دەرەوەیان کردووە و دواتر نۆرزهێریش بە هەمان شێوە چوەتە تورکیا و لە تورکیا چوەتە دوبەی و لەوێ پارێزەری گرتووە. ئەمە شتێکە ڕاستیەکە کە عێراق بەهەربوونی هەبووە. دکتۆر نورزهێر ئەڵێ من بە تەنیا نەبووم کەسی دیکە هەیە و ئەگەر دادگای بکرێم خەڵکی دیکە شان کە لەم دۆسیەتیەوە ئەگرن. پێتان وایە خەڵکی گەورەتری باڵادەست لە پشت نورزهێرە بن؟ لە ڕاستیدا ئێمە نمونەیەکمان هەیە ئاوایی کە منت بینی منت نەبینی دزم. ڕاستە بەشێک لە نەهەنگەکانی دزین لە سەرکردەکانی دزین سەرکردەی سیاسی بەدڵنیاییەوە ئەو پلانەیان بۆ داناوە. ئەم ثروەت و سامانە بەشێکیان لە کۆمپانیەکانەوە دزراوە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە و هەندێک لە کۆمپانیەکان بانکەشە بۆ ئەوە دەکەن کە پشتێکی کەمیان هەیە بۆ نمونە لە ١٠٢ لە ١٠٣ لەو ڕێگەیەوە دزی کراوە. هەروەها تەکنیکی زۆر هونەری زۆر هەنە بۆ دزیکردن لە عێراق. بۆیە من لەو باوەڕدام کاتێک نورزهێر دادگایی دەکرێت من دڵنیام لەوەی کە باڵێ نورزهێر ناوی چەند کەسی دیکە ئاشکرا دەکات هەروە چەند لایانی گەورەش هەن لە پشت ئەو دزیە گەورەیە. لێرەدا خاڵکێک هەیە هەندێک کوتلەی سیاسی سەرکردەی سیاسی هەیە کە هاوکاری نورزهێریان کردووە بۆ ئەوەی بتوانێت ئەو سامانە گەورەیە بدزێت. هەروەها هەندێک بانکان هەندێک
شوێنی ئاڵوگۆڕی دراوهان هەمویان تێیدا بەشدارن ئەگەر من دەڵێم ئەگەر نور زهێر کەسێکی بوێر بێت و ئەگەر ئامادە بێت لە دادگادا ئەوە ئەو کات دەتوانێت هەموو ئەو کەسانە ئاشکرا بکات و ئەو لانەنە ئاشکرا بکات کە بەشێکن لەو دزیە گەورەیەدا بە بۆچوونی ئێوە ڕوبەڕووی دادگا بکاتەوە. پێتان وایە دزی سەدا ئامادە بێت لە بەردەم دادگا واگەر ئەو کەسانەی دیکەش ئاشکرا بکرێت دادگایەکی دادپەروەرانی سەرجەمیان بکرێت؟ بەداخێکی زۆرەوە ئێمە پێشتر گوتمان کە هەر کەسێک پێشتر دزی کردبایە پێبژار دەکرا و دواتر ئازاد سجنیش دەکرا بەڵام ئێستا بەداخەوە کە یاساکە هەموار کرایتەوە کاتێک پارە دژراوەکە دەگەڕێنرێتەوە کەسەکە ئازاد دەکرێت. من لێرە دەڵێم لە بابەتی نور زهێر بابەتەکە جیاوازە بە دڵنیاییەوە هەندێک کەساتی گەورە خاوەن هەژمون و دەستڕۆیشتوو لە ناو ئەو کەیسەدا هەن کە ناکرێت دادگایی بکرێن و بە گومانی خۆم من دەڵێم نور زهێر ناتوانێت بێتە دادگا چونکە هەندێک لەیان هەن بۆ پەردەپۆشکردنی زانیاریەکان بۆ ئەوەی گەندەڵیەکانیان ئاشکرا نەکرێن هەروەها بۆ ئەوەی ئەو گەندەڵیانەی کە زیاتریش لە دزی سەدا بەسەریاندا ساغ بۆتەوە ئاشکرا نەبن و بەڕێز دکتۆر عەباس جەبوری بەڕێوەبەری ناوەندی ڕافت بۆ توێژینەوە استراتیژیەکان لە بەغدا لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ کاتێ بەێمەتاندا.